سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەرجێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە شارەزاری ئاودانان، پشتیوانی جایە شەریفە لا وریشە مرادی، گوشاری ناوەنجامنیەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵی ئارمیتا گەراوەند، خۆپێشاندانی هەزاران کەسی خەڵکی ئامەد دژ بە دەوڵەتی تورکیا، کۆبوونەوەی پەرستەران لە شوشتەر، ناڕزایەتی کرێکارانی بێکارکراو لە تەعاونی مەسکەنی زانکۆی زانیاری پزیشکی زەنجان، ڕێزلێنان لە یادی گیانبەختکردوویەکی شۆڕشی ژینا لە ڕامسەر، درێژە سەرکوتی ژنان لەلایەن کۆماری ئیسلامی، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی سیاسی لە ڕەشت و تاران و خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە تەل‌ئاڤیڤ. درێژە هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە شارەزاری ئابدانان. ڕۆژی شەممە 5 خەزەڵوەری 1403 کرێکارانی شاغەڵ لە شارەزاری ئابدانان دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. بە پێزانیاریەکان کرێکارانی شارەزاری ئابدانان لە پارێزگای ئیلام ماوەی 4 بۆ 5 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بەرپرسانی شارەزاری بە بیانووی نەبوونی سەرچاوەی دارایی لە پێجەنی داخوازیەکانیان خۆ دەبوێرن. بە وتەی کرێکارانی ناڕازی بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمین اجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون، بەڵام کۆماری ئیسلامی بایەخ بە چینی هەژاری کۆمەڵگا نادات. پشتیوانی جایە شەریفە لە وریشە مرادی. دایە شەریفە دایکی نەمەر ڕامین حسەین پەناهی بەندکراوی لە سێدارەدراو لە پەیامێک داوای ڕای پشتیوانیکردن لە وریشە مرادی داوای لێکرد کۆتایی بە مانگرتنەکەی بێنێت. دایە شەریفە بە دەستەوەگرتنی پلاکارد ڕایگەیاند کچە جوانەکەم وریشە گیان، داوات لێ دەکەم کۆتایی بە مانگرتنەکەت بێنی. ئەمڕۆ بزوسنەوەی ژنانی ئازادی خواست پێویستی بە ژنانی بەهێز وەکو تۆ هەیە. ڕێگەی خەبات درێژە هەیە و ئەبێ پێکەوە ئەو ڕێگایە بپێوین. دایە شەریفە لە کۆتایی پەیامەکەی داوتی ڕۆژی پێنجشەممەی داهاتوو هاوکات لەگەڵ ژمارەیەک لە چالاکانی مەدەنی کوردستان دژ بە سەرکوتی چالاکانی سیاسی و سزای سێدارە مان دەگرێت. گوشاری ناوەنجامنیەکانی ڕۆژیم بۆ سەر بنەماڵەی ئارمیتا گەراوەند. لە ڕۆژانی ڕابردوودا ناوەنجە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بنەماڵەی ئارمیتا گەراوەندیان خستووەتە ژێر گوشار و هەڕەشەیان لێکردوون کە بۆ ساڕۆژی قەتلی حکوومەتی کچەکەیان نابێت مەراسم بگرن. بە وتەی یەکێک لە ئەندامانی بنەماڵەی گەراوەند، ئێدارە ئیتلاعات تەنانەت ڕێگەی نەداوە وێنەی ئەو تاجە گوڵینەی کە لەسەر ڕۆژی گیانبەختکردنی ئارمیتا لەسەر مەزارەکەی دایان نابوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بکەنەوە. هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هەروەها ماڵی باوکی ئارمیتەیان گەمارۆداوە و هاتووشوی خەڵکیان بۆ ئەو خانووە کۆنتڕۆڵ کردووە. ئارمیتا گەراوەند ڕۆژی نوێی ڕەزبەری 1402 بە بیانووی تووڕدانی حیجابی ئیجباری لەلایەن حیجابانەکانی ڕۆژیم لە مەترۆی تاراندرایە بەر لێجان و چووە کۆما. پاش 28 ڕۆژ بەسەری بوون ڕۆژی 6 خەزەڵوەری 1402 گیانی بەختکرد و مەراسمی ناشنی تەرمەکەی بە بەشداری بەرینی خاڵک بەڕێوە چوو. خۆپێشاندانی هەزاران کەسی خەڵکی ئاماد دژ بە دەوڵەتی تورکیا. شەوی شەممە 5 خەزەڵوەری 1403 هەزاران دانیشتووی ئاماد لە باکووری کوردستان دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوی کوردستان ڕۆژانە سەرشەقام و دروشمیان بەرز کردەوە. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا بەهۆی بوردمانەکانی ئەرتەشی تورکیا بۆ سەر شارەکانی ڕۆژاوی کوردستان 17 شارۆمەندگیانیان لەدەستاوە و زیاتر لە 44 کەس بریندار بوون. کۆمەڵ کوشتکردنی خەڵکی ڕۆژاوی کوردستان لەلایەن دەوڵەتی فاشیستی تورکیا شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێوان کوردانی هەر 4 پارچە دروست کردووە و شەوی ڕابردوو بە هەزاران شارۆمەندی خەڵکی ئامەد لە باکووری کوردستان
بە دروشمی بژی بەرخۆدانی ڕۆژاوا و بمرێت فاشیزم ڕژانە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی هێرشەکان بوون. کۆبوونەوەی پەرستاران لە شوشتەر. ڕۆژی شەممە 5 خەزەڵوەر پەرستارانی شاغەڵ لە نەخۆشخانەی شوشتەر دژ بە جۆخی خراپی پیشەیی و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە جاواکاریەکانیان کۆبوونەوە. پەرستارانی شوشتەر ڕۆژی ڕابردوو لە بەردەم فەرمانداریجا کۆبوونەتەوە و خوازیاری چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، زیادکردنی یاستی حەقدەست، پێجانی جاخوازیە جواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێکردنەوەی گرێبەست، کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی ئیزەفەکاری و کارانە و دامەزراندنی هێزی کاری نوێ بوون. ناڕزایەتی کرێکارانی بێکارکراو لە تەعاونی مەسکەنی زانکۆی زانیاری پزیشکی زەنجان. کرێکارانی بێکارکراوی تەعاونی مەسکەنی زانکۆی زانیاری پزیشکی زەنجان ڕۆژی شەممە 5 خەزەڵوەر لە ناڕوونی چارەنووسی پیشەیی و نەزانی جاخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان 17 کرێکاری شاغەڵ لە شرکەتی تەعاونی مەسکەنی زەنجان بە 20 بۆ 23 ساڵ پێشینەی کاریەوە لە ڕۆژی 1 سەرماوەزی ساڵی 1402 لەسەر کار دەرکراون. هەرچەند دووجار سکاڵایان لە ئێدارەی کار تۆمار کردووە و ئێدارەی کار بڕیاری دەرکردووە بۆ ئەوەی بگەڕێنەوە سەرکار، بەڵام خاوەنکار لە جێبەجێکردنی بڕیاری ئێدارەی کار خۆ دەبوێرێت. ڕێزلێنان لە یادی گیانبەخشکردوویەکی شۆڕشی ژینە لە ڕامسەر. ڕۆژی شەممە 5 خەزەڵوەر بنەماڵەی مائێدە جەوانفەر پەرستاری فیداکاری خەڵکی ڕامسەر و دانیشتووی شاری ڕەشت کە لە ڕەوتی شۆڕشی ژیناگیانی بەخش کردبوو هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادیخوازی ڕامسەر لەسەر مەزاری کۆبوونەوە. مائێدە جەوانفەر لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شاری ڕەشت بە فیشەکی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار و لەژێر ئەشکەنجە و لێجانی مەئمورانی ڕژیمدا گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو دووهەمین ساڕۆژی قوربانی بوونی و پەرستارە فیزاکارە بوو، بۆ بوونەوە بنەماڵەی جەوانفەر و خەڵکی ئازادیخوازی ڕامسەر مەزارەکەیان گوڵباران کرد و پەیمانیان لەگەڵ هاوسەکانی نوێ کردەوە. درێژە سەرکوتی ژنان لەلایەن کۆماری ئیسلامی. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران لە ڕۆژانی ڕابردوودا نەیرە بێهنود چالاکی مەدەنی خەڵکی تاران بۆ بەندی 209 زیندانی ئەڤین ڕاگوێزراوە و کەوسەر دەهبانزادە خوشکی مەیسەم دەهبانزادە بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی قزڵ حەسار ماوەی 100 ڕۆژە چارەنووسی نادیارە. نەیرە بێهنود کۆچایەکانی مانگی خەرمانانی ئەمساڵ لەلایەن ئێجارەی سڵاتەوە دەست بەسەر و بە ئیجماع و تەبانی لە ڕێگەی ئەندامەتی لە گروپە نێارەکانی ڕژیم و تەبلیغ دژی نیزام تۆمەتبار کرا. ڕۆژی دووشەممە 30 ڕەزبەر ئەو چالاکە مەدەنیە پاش لێپرسینەوە و ئەشکەنجە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بۆ بەندی 209 زیندانی ئەڤین ڕاگوێزرا. لەلایەکی دیکەوە کەوسەر دەهبانزادە خوشکی مەیسەم دەهبانزادە بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قزڵ حەساری کەرەج ماوەی 30 ڕۆژە لە گرتوخانەی ئێجارەی سڵاتی شیراز زیندانی کراوە و چارەنووسی بەناڕوونی ماوەتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو چالاکی سیاسی لە ڕەشت و تاران. چالاکی سیاسی ساسان خانزادە لە شاری ڕەشت سزای دووبارە بەندکران و لێدانی قامچی و هەروەها ودود ئەسەدی چالاکی ئازەری خەڵکی تاران سزای بەندکرانی بەسەردا سەپاوە. بەپێ راپۆرتی ناوەندی مافی مرۆڤیێران ساسان خانزادە بۆ جاری دووهەم بانکشتی لەقی 12 دادگای انقلابی پارێزگای گیلان کراوە و دۆسیەکی نوێ بۆ کراوەتەوە. لەو دۆسیە تازەدا بەبێ بەڵگەی سەلمێنەر و تەنیا بە بیانووی وتنەوەی دروشم دژ بە ڕژیم بە زیندان و شەلاق مەحکوم کراوە. لەلایەکی دیکەوە ودود ئەسەدی لەلایەن دادگای انقلابی تارانەوە بە تۆمەتی ئیجماع و تەبانی بۆ تێکدانی یاسایشی نەتەوەیی بە 4 ساڵ زیندان مەحکوم کراوە.
ناوبراو پێشتر و لە پەروەندەیەکی دیکەدا بە 5 ساڵ و 6 مانگ زیندان مەحکوم کرابوو. بێبەشکردنی زەهرا قەنبەری لە لیگی فوتباڵی ژنان بە بیانوەی حیجاب. زەهرا قەنبەری یاریزانی یانەی ژنانی خاتوونی بەم بەهۆی تووڕدانی حیجابی ئەجباری لە چالاکی لە لیگی پرۆفێشناڵی یانەی ژنان ئێران بێبەشکرا. ماڵپەڕی هەواڵنێری فوتباڵ 360 لەو بارەوە ڕایگەیاند زەهرا قەنبەری یاریزانی یانەی ژنانی خاتوونی بەم دوای لێدانی گۆڵ لە یاریەکانی پاڵەوانی ئاسیا حەجابی لەسەر تووڕداوە و بۆ بۆنەوە لە درێژەدان بە چالاکیەکانی لە لیگی کارامەی فوتباڵی ژنانی ئێران بێبەری کراوە. خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە تەل‌ئاڤیڤ. شەوی شەممە 5 خەزەڵوەر هەزاران دژبەری شەڕ لە شاری تەل‌ئاڤیڤ کۆبوونەوە و خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ بوون. بەشداربوونی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی دیلەکانی دەستی حەماس، خوازیاری ڕاگررتنی شەڕ، ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی و ئازادی دیلەکانی دەستی حەماس بوون. هاوکات لەگەڵ ئەو خۆپێشاندانە فڕۆکەکانی ئیسرائیل لۆبنان و غەزەیان بە چڕی بردومان کردو لە ئەنجامی ئەو هێرشانەدا 35 کەس تەنیا لە بەیت لاهیەی غەزە گیانیان لەدەستا و دەیان کەسی دیکەش بریندار بوون. هەروەها مێدیاکانی ئیسرائیل یەکێک لە گەورەترین کۆگاکانی چەق و تەقەمەنی حەزبۆڵایان لە باشووری لۆبنان تەقاندوێتەوە و هاوکات 8 جار زاحیە و دۆروبەری فڕۆکەخانەی حەریریان بردومان کردووە. وەزارەتی بەهدەشتی لۆبنان ڕۆژی ڕابردوو ڕاگەیاند 24 کەس بەهۆی هێرشەکانی ئیسرائیل گیانیان لەدەستاوە و دەیان کەسی دیکەش بریندار بوون. دووە هەواڵ ڕێپێوانی دژ بە توندوتیژی و ڕەگەزپەرستی لە پۆرتۆغاڵ. ڕۆژی شەممە 5 خەزەڵوەری 1403 هەزاران کەس لە شاری لیسبۆنی پایتەختی پۆرتۆغاڵ دژ بە توندوتیژی و ڕەگەزپەرستی پۆلیسیە وڵاتە ڕێپێوانیان کرد. ناڕزایەتیەکانی شاری لیسبۆن چەند ڕۆژ لەمەوبەر و بە دوای تەقەی پۆلیس لە هاوڵاتیەکی ڕەشپێس دەستی پێکرد و بەشداربوونی ئەو ڕێپاوانە بە وتنەوەی دروشمەکانی ژیانی ڕەشپێستەکان گرینگە، ڕەگەزپەرستی کوشندەیە و درەنجەی پۆلیس میراتی ئیستیعمارە، خوازیاری محاکمەی تاوانباران و پاراستنی مافی ڕەنگین پێستەکانی ئەو وڵاتە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە.